بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. هەڵبەتە کردنەوەی ئەو جۆرە خولانە بۆ زیاتر وشارکردنەوەی کوڕ و کچی ئەو خەڵکە موسڵمانە کە بێگومان ژیانی جەنجاڵی ئێستا بەڕاستی هەم گەورەکان هەم کچەکانی باس دۆخستەوە لە شارەزابوون لە قورئانی پیرۆز و لە مانە و مەبەستی قورئانی پیرۆز. لەبەرەوە بەڕاستی ئێمە لە ساڵی 95 کە من هاتیمەوە ئێرانە کە لێرە هاتمەوەمان لە خزمەتی ئەو خولانە دابووینە بەڕاستی. الحەمدولیلا من تەقسیرم نەکرد ئینشاءڵڵا خی گەورە لێمان ببووری لە کەم تەرخەمیەکان بەردەوام خولمان هەبووە لە مزگەوتی گەورەی قەسرێ. وەڵەزە هەڵبەتە مزگەوتی گەورەی قەسرێ مزگەوتی گەورەی قەسرش پێشنوێژ و تارخوێنەکەی دیارە منم لە خزمەتدامە و بیناوێن ئێمە بەڕاستی خولەکەی بەتایبەتی بە مناسباتەکان بوونەکان لە ڕەمەزاندا لە جێژنی قورباندا مەسەلەن لە سەری ساڵە ئێستا مانجی محەڕەمەوە سەری ساڵی کۆچیە بە پێویستمان زانین لەو کاتەدا شتێکی وا پیرۆز بکەین کە بەڕاستی وشکە دیارە سوڕەی ئەوە هەڵبژێدا برانێکە زیاتر سەرپەرشت دەکەن سوڕەی بوروج کە سوڕەی بوروج بەڕاستی کۆمەڵی خاڵی زۆر گرنگ تێدایە یەکراونە بەڕاستی زیندوکردنی ڕوحی جیهاد و هەروەها کۆڵنەدان و سەبر و ئارامی لەسەر دینی خوای گەورە و لەسەر ئەو ئاستەنگ و گرفتانی کە دێنە پێش ئینسانی موسڵمان کە ئەو سوورەتە بەڕاستی گزارش لەو ئاکا زیاتر بێگومان سوودێکی زۆری هەیە لەبەرەوەی کە ئێستا هەبینین مەسەلەن کۆمەلگا بەرەو یعنی لە ناوچوون و بەهلاکە دەڕوە بەحکمی ئەو پێشکەوتنێک کە مەسەلەن بەناوی پێشکەوتنێ و تەکنۆلۆژیای زابەڕاستی ئەگەر ئەو نوع پرۆژانە نەبن توش سەرگەردانیە بن بۆیە بەڕاستی زۆر زەرورە زۆر پێویستە بۆیە گەنجەکانمان فێری ئاینی پیرۆز بن فێری فەرمودەکان بن فێری ئاەتی خوای گەورە بن فێری مزگەوت بن زۆر پێویست و زەرورە ئەو نوع پرۆژانە ئەنجام بدرێت. خوای گەورە ئەم قوڕانی بۆ ئێمە دابەزاندووە ئێمەش ئەگەر دەست پێوە بگرین بەڕاستی زیاتر دڵمان خۆشەوی هەم لە دنیا هەم لە قیامەتیشدا سەرفرازەبی بۆیە ئەم دەورانەوەمان لە ئێکە زیاتر گرنگی بە قورئان بدەین قورئان دەور بکەینەوە لەبەری بکەین و تێبگەین و لێ حاڵی ببین بۆی هەم لە دنیادا دڵمان خۆش بیت و بە بەختەورانە بژین هەم لە قیامەتیشدا بەرەو باشتی پان و بەرین بڕۆین ئینشاءالله. ئەوڕۆ لە دەڤەری باڵەکایەتی و بە تایبەت لە قەسرێ کۆمەڵێکی زۆر خەڵک بەشداری ئەو پرۆژە خێریان کردیە زیاتر لە 500 فێرخواز الحەمدوللا لە ژنان لە پیاوان لە هەموو چینەکان لە بەتەمەنەکان جێگای دڵخۆشیە و ئەوە ئەمە زیاتر گەرم و گوڕەکە لەسەرەوەی کە پشتگیری ئەو پرۆژە خێرخوازانە ئەو پرێژە خێرانە بکەین. ئامانجش لەو پرۆژانە وشارکردنەوەی تاچی موسڵمانە بە پەیامی خوای پەروەردگار هەروەها ئەو سوورەتەش کە هەڵبژێردرا بەڕاستی سوورەتێکە لەگەڵ بار و زروفی ئێستای موسڵمانان زۆر گونجاوە بە تایبەتی موسڵمانان لە هەر شوێنێک کە ئێستا تووشی قەتڵ و کوشتن و بڕین ئەبنەوە تووشی زڵم و ستەم ئەبنەوە بەهۆی ئەوەی کە ئیمانێکی تەواویان بە خوای پەروەردگار هەیە هەروەک لە ئاەتێکە ئەفەرمێ وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد بەڕاستی هەر ئەو ئاەتە دەرسێکە پندێکە یعنی ئەگەر ئینسانی مسلمان بیری لێ بکاتەوە هیوادارین ئەو جۆرە پرۆژانە هەر بەردەوام بیت زۆر جێگای دڵخۆشیە و یاخوا بەخێر بن سەر چاوم. ئەم پرۆژانە زۆر گرنگن یعنی فکر ئەکەوە کە لەو سەردەمە فەسادیەدا ئەو هەموو خەڵکە هاتیە لە ئێستادا بە شتێکی ئاوا گرنگ کە لۆ قیامەتمان گرنگە بەشداریان کردیا ئەوە جێگای شانازیە هەم لۆ ئەوانەی کە ئەو مامۆستا بەڕێزانش کە ئەو هەلەیان لۆمە ڕەخساندی ئەمە پێویستە سوپاس گوزاری وان بکەین و سوپاسی خوای گەورەش ئەکەین کە ئەو دەرفەتەی بەمەدایە کە توانیتن بین لە ڕۆژێکی ئاوا لە ئیمتحانێکی ئاوا گرنگ بەشداری بکەین هیوای سەرکەوتنیش لە هەمووان ئەخوازم و هیوای سەرکەوتنیش لۆ یەک بێکی مسلمانان ئەخوازم کە لە قیامەتدا بتوانین ئیمتحانەکانیشمان بە باشی جواب بدەینەوە. وەڵی سوودەکی زۆرم لێ بینێمش وەکو منداڵەکی 10 ساڵی زۆر ئەوم سوودم لێ بینی زۆریش خۆش بوو وەچی ئیمتحانەکی بوو زۆر سپاستان دەکەین کە بەرنامەچی وە خۆشتان ئەوە کرد دانا. وەڵی جا سوودێکی زۆری هەیە مانایەکانیش زۆر باشن زۆر سوودی لێ ئەبینن
لۆ ئیلە ژیان ڕۆژانە تەدبیق بکەین دەستخۆشی لە مزگەوتی قەسرێشەکەین لۆکردنەوەی ئەو پرۆژانە هیوادارم بەردەوام بن. بەڕاستی دەستخۆشێکی گەرم گوڕیان لەکەین بەڕاستی ئەو پرۆژانە چۆن بڵێ شوێن پەنجەیان دیارە بەڕاستی چونکە کاتە بەتاڵەکانی خۆتا ئەتوانی لەبەری کە و ئیسفادیەکی زۆری هەیە بەڕاستی سوورەتەکە مانەوشی زۆر جوانی هەیە وجا لە کاتی لەبەرکردنی زیاتر ئەتوانی لە قورئان بگەی تێدەگەی کەوا پێشاندا چۆن هاتووە و ئیسلامە تا گەیشتێتە حەدەی ئێستای.